ئەو کاتەتان باش هەندێ دەنگ ئارامی دەبەخشن و هەندێک خۆشەویستی خوایی لە خۆ دەگرن. میوانانی ئەو شەومان قورئان خوێندنەوە و مەولود خوێندنەوەیان بۆ ناوبانگ دەرکردن هەڵ نەبژاردووە، بەڵکو ڕێگایەک بۆ لەخوا نزیک بوونەوە. کاتێ بە دەنگێکی هێمن قورئان دەخوێنن، متمانە و پتەوی دەخاتە دڵ. بە خێراتنتان دەکەین مامۆستایان، مامۆستا پەریخان و مامۆستا پەرژین. بەخێر مامۆستا و گوڵە ئەم گوڵە پێشکەش بە جەنابت بێت برای گەورەی ئێمەیت. سپاس خوشی بەڕێزی بێخوا زۆر مەمنون. گوڵیشین مەبەستمان لە کەسایەتی و ناوداری و بەڕێزی پیاوە و بەرگەکەشی لەبەرەوەی کە ئەو جۆرەمان کردو لەبەرەی تۆ بەرنامەکەت پڕاپڕە لە هاوڕێی تەمەن ئێمەش مێژوویەکمان لەسەرەوە نووسیوەتەوانی وەکو هاوڕێکی تەمەن پێشکەشی جەناب و ستافەکەی. دەست خۆش مامۆستا، زۆر مەمنون مامۆستا. هەر بژیت بەرنامەکە بە گوڵ دەبی، ئینشاڵە ختامیشی هەر مسک دەبی. بەخێر بێنەوە مامۆستا. زۆر سپاس. بە کللتورەکی جوانە کە ئەمە فێر بین لە زیاتی شیرنی و پەقلاوشتیوە گوڵ پێشکەش بەیەک بکەین. طبعاً هەر ڕەنگەکیش نیشانە و هێمای خۆی هەیە. دەستخۆش لۆ بژاردەکەت و بەخێر بێ. زۆر بەڕێزی سپاس مەمنونم. مامۆستا پەرژین بینە سەربیدایەتی. بەڵێ. لە مێژە لەو بواری قورئان خوێندن و مەولود خوێندنەوەی؟ الحەمدولله، سپاس بۆ ئەڵڵای گیان. بەڵێ من تەمەنم نزیکەی 15 بۆ 16 ساڵە چوو لەم کاری خۆم بەردەوام. الحەمدولله، سپاس بۆ ئەڵڵای گیان. بەڵێ چێ هانی دای مەسەن گوتی دەنگت خۆشە و مناسیبە و سەرەتا من لە قوتابخانە هەمیشە هەڵەبژێران بۆ خوێندنەوەی سرودەکان و شعرەکانی گەورە شاعیرەکان لە بەرێ دەنگێک و سەدایەکی بەرزم هەبوو. لەو کاتەوانێ ینی چوار دەورەکەی خۆم زۆر پیانەوتم دەنگت خۆشە و دەنگت ئەتوانی کارێکی پێ بکەی. منیش هەستام چەند برادێکم هەبوون لە سلێمانی، چەند هاوڕێکی ئافرەتم هەبوون لە سلێمانی و الحەمدولله لاو لێریش پێشنیاریان بۆ کردم کە بمە قورئان خوێن و هەم سەوتەکەم لە کارێکی خێریە و هەمیش متمانە بوونێک بە خۆم لەو بەهرەیە سەرفی بکەم. طبعاً وەکو باسمان کرد پیشە و ڕێزکەکی جوانت هەڵبژاردیە بۆ لەخوا نزیک بینەوە و دەنجی جوان متمانە و بڕوا زیاتر دەخاتە دڵ. مامۆستا یعنی کە بدایەت بە قورئان خوێندن و سرود خوێندن دەستان پێ کرد. سەرەتا ئێمە ئەچینە قورئان خوێندن، قورئان فێرە بین، جوان خوێندنەوەی قورئان بۆی کە چینە ناو جەماوەرەوە یان خەڵکەوە یان پرسە و مەولودەکان بتوانین بە لەفزێکی جوان بە لەفزێکی شیرین بە نەرمی دانیشین قورئانەکە مام خوێن و لە دوای قورئان ئەنجا دەف و خوێندنەوەی مەولودەکان بە شێوازێکی جوان و تەرتیب بۆی بچێتە ناو دڵی ئەو خەڵکی لە بەرامبەرمان دانیشتوونە. مامۆستا بە چەند شێوەزار و بە چەند زمانێکی جوانیە مەسەلەن؟ بەڵێ ئەوانەی کە مەسەلەن یوامانێ بە عەرەبیە، کوردیە، تورکمانیە ئەکسەریەتیان ئەیخوێنەوە. خۆتە زانی شاری هەولێر شارێکی پڕ زمانە، هەمووی تورکمانی و عەرەبی و کوردیەکەشێ ئەتوانی بخوێنەوە. زۆربەی مامۆستا بەڕێزەکان تورکی باش فێر بوو ئێستا؟ بەخوای من کەمە وشە دەرێ بڕم. بەس دەتوانی لە سرودەکانە تێکەڵ یەکەین. جوانە تێکەڵ یەکەین بەس ئەوە بڵێن بە تەواوەتی نەبخ. یعنی ماسە کو تێکەڵی دەکەی؟ یعنی مەسەلەن دێڕێکی کوردی ئەڵێن، دێڕێکی عەرەبی ئەڵێ، دێڕێکی تورکمانی ئەڵێ. بۆ شێوازە مەسەلەن خەڵکی دانیشتۆ تورکمانی ئەولێری ڕەسەنە چێژی لێ وەردەگری، چێژێکی لێ وەرەگرێ وەلو ڕەنگە من نەتوانم جوانیش تەڵفیزی بکەم، جوان بیڵێم، بەڵام هەر چێژێکی لێ بێنێ ئەڵێ ئەو لەبەر ئێمە لەبەری خەڵکی ڕەسەنی ئەولێرین ئەو سرودە بە تورکمانی تێکەڵ کێشی دەکەی؟ بەڵێ تێڵ کێشەکەی. دەتوانی شتێک هەروەها بە دەنگ مەسەلەن؟ بەخوای ئێستا حالی بەدەنگ بێدەف بێ هیچ مەسەلەن بێدەنگ مەسەلەن ئێمە سرودەکانی مامۆستا یەک دوو مامۆستاڵین، بەڵام ئێستاگەر بتێ من ئێستا لێ کاتای پێشکەشیکەم داوای لێبوردنەکەم لەبەری ڕەنگە تەڵفزەکەم جوان نەبێ، ڕەنگە وشەکان جوان دەرنەبڕم، لەبەری خۆم بە و مستەوای نازانم کە هێشتا بە تەواتی بە تورکمانی شت بڵێم. دەست خۆش زۆر بەڕێزیت. دەست خۆش زۆر بەڕێزیت. پەریخان خان بەڕێزیشت لە مێژە لەو بوارەی وەنیە؟ بەڵێ میشەر لە مناڵیەوە یعنی ئارەزوی قورئان خوێندنم هەبوو. خەلیفە کوردستان هەیە لە تەچێ کەس نەزانی ئەو زۆر پاڵپشتم بوو، یعنی هانی دام کە ببمە وەکو مەلایەک دەربچم لە پرسەکان قورئان بخوێنم. دواترێژ وەکو مامۆستا پەرژین عەرزی کردن ئەوەلی خۆمان فێرە قورئان و تەجوید و ئەو شتانە کرد، دواتر سرود و دەفە و خۆی لە تەچێ و خانەقا گەورە بوویمە من.
مقاماتش مامۆستا فێرە مقاماتەکانیشمان یعنی لێک بکەنەوە مەسەلەن بزانن لێ بەڵێ بەڵێ مامۆستا زیاتر لە پرسەکان کە دەستنە پرسەکان خۆتان بڵێن ئاەتەکان دەخوێنن یان مەسەلەن هەیە حەزی لەو سوورەتەیە هەیە حەزی والله بە ئارەزویان هەیە داوا دەکرێت مامۆستا سوورەتی یوسفم لێ بخینە یا تەبارەکەم لە یا مەریەمم لێ بخینە ئەوە هەشە ئەوە نارێ بە ئارەزوی خۆمان دەخوێنین باشە بەڵام بڵێن دەتوانن ببێت مایک و شتیوهاش یان بە مایگەن ئیلا دەبێت جیهاز و شتیوها هەبی بەخوای بە جیهاز باشترە دەنگەکە خۆشتر دەبێتەوە بەڵێ مامۆستا هیچ زار نەبووە مەسەلەن لە کاتی پرسەک شتێکی وا بێتە پێش حادیسەک شتێک نەبووە مەسەلەن شتێکی نەخوازرا و شتێکی پێشبینی نەکراو بێتە پێش لەبیرت نییە شتیوە والله شتێکم لە پێشە من لە هەولێر لە گەڕەکی نەورۆز بووم لە بن خێوە ئەو کاتی خیوەتیان هەڵدا بوو تەعزیە 2-3 ڕۆژ بوو وەکو ئێستا نەبوو 1 ڕۆژ بی پرسە یعنی کاتی تەواوبوونم بوو عادەتەن ئەمە ئەگەر ڕۆژ درێژ بی تا 6 و ئەوانە دادەنیشین بەڵام ڕۆژ کورد بی تا 5 دادەنیشین ئافرەتێک هات بوو لە بۆ تەعزیەکە لە بۆ پرسەکە سەرخۆشی لە ساحیب مردووەکە بکە ئیتر ئافرەتەکە لەوێ بەر بووە بردیانە دەرێ و ئاو شتیان پێدا کرد بەیانی چوومە گوتیان مامۆستا ئافرەتەکە ئەلێرانە دوونێکە وەزعی تێکچوو ئەمری خودای کرد یعنی ئەو ئافرەتە نەیزانی کە دەمری لەوێندەر یعنی عەجەلی هاتە ئێوێ ئەجەلی هات لە ناو خەڵکەکە لەوێ زۆر تەسیری لێکردم ئێستا من لە هەموو پرسەیەک دەیجێڕمەوە یعنی وەکو بڵێ عیبرەتەکەم لێ وەرگرتیە یعنی بۆ خەڵکەکانی باز دەکەم کاتێککە ئافرەت خۆت دەزانی قسە دەکەن لە ناو پرسەکان ئەمن ئەو شتیان لە بۆ باز دەکەم وەبێ ببتە عیبرەتێک ئەمە نازانین ئەجەلمان لە چێ دێ ئەگەر ئەو ئافرەتە بیزانیوە کە ئەجەلەکەی لەوێ هاتیە بەڕاستی لە ماڵەوە نەداهاتە دەرێ لە بۆ سەرخۆشی هات بوو لەوێندەر گیانی سپارت زۆر تەسیری لێکرد جوانە چیرۆکەکی جوانە مامۆستا پەرژین بەڕێزت مەسەلەن هیچ ڕووداوی شتووە نەهاتە پێش بەرۆڵا من ڕووداوی زۆر خۆش هاتۆتە پێش ڕووداوی ناخۆشی هاتۆتە پێشە من لێرە ڕێز و حرمەتمێ بۆ خاتونی بەڕێز حاجی ئاوات لە سلێمانی قوڕاخوێنێکی دیارە لەوێ و سەرەتام لەگەڵ ئەوە یعنی دەستم پێ کرد و هاتمە ناو ئەم بوارەوە سەفەرێک چوبینە دەرەوەی شاری سلێمانی مامۆستا عەفوان بەخۆت خەڵکی من خۆم خەڵکی سلێمانی بەڵێ جارێکیان ڕۆشنە دەرەوەی شاری سلێمانی بۆ مەولوی بۆ تەعزیە چوین طبعاً کابرا 3 ژنی هەبوو ژنی گەورە و بچووک و ناوەند بە ڕیزی یەکتری دانیشت بوون ئێمە و قورئانمانە خوێن ژنی یەکەم بە شان و باڵی مێردەکەی هەڵیە تۆزێکی ژنی دووەم دیسان تۆزێکی ژنی بچووک هیچی پێ نەما بوو یعنی بەسەر مێردەکەی هەڵبا دوانەکەی تریانەوە بوو ئەم لە گەرمی قورئان خوێنەوەتی بە قوربانی مێشکوژەکەی دەستە بەم حاجی ڕۆژی 7 مێشە پێ کوشت ئیترەوە زۆر زۆر ینی یەکسەر قورئانەکەم پێ ئەوە نەکرا جالەتەنیش منەوە داریش بوو زۆر ئەنتیک ینی بەلاوانەیەکی زۆر جوانتم ئێستا یعنی زۆر بەلاوان هیچیان بۆ نەهێشتووەکەی هیچیان بۆ نێش بۆ دامایژەی بە قوربانی مێشکوژەکەی دەستە بەم ڕۆژی 7 مێشە پێ کوشت خۆ عافی کردی ئینشاءڵڵا مامۆستا هەندێک یادگاری هەیە چەندە ناخۆشە بەس کە دوایە کە دەیجێڕ ینی زۆر خۆشە مەسەلەکان زۆر خۆشن ینی من تازە چوبمەوە بوارەوە تەمەنیشە مناڵ بوو ئەمە لاوتی ئەی بە کچێەوە چیەوە دەست بە قڕۆتم بەخوای چی بکەم یعنی دەتەنیژ منەوەی قسەی کرد بە مناڵی فلام کارتۆنیەکە بوو بیرمانەکەوتەوە لە بێک پیاکێشان 7 مێشی جارڕێگەوە بە فکر و خیاڵما هات ئەو کاتەشتە منم بچووکتر بوو ینی لەبەرەوە بەسەراتی زۆر خۆش و ناخۆش هەیە لە ئێمە قورئان خوێنە برێ لە ناو ژنانای بەسەراتی خۆش و ناخۆشمان زۆرە زیاد لە حەد ینی لەگەڵ برادەران لەگەڵ قورئان خوێنان لەگەڵ مامۆستایانی ترچکە ئێمە لە ناو تاکێ و خانەخاکان گەورە بووینە لەبەرەوە بەسەراتمان زۆرە ئێمە فەرقمانێ لەگەڵ کەسێک کاکێک سەر بوو بێ بە قورئان لە دەرێ ڕاهات ئێمە لە ناو تەکیەکان گەورە بووین لە ناو زیکر و تەهلیلە و دەفا گەورە بووین لەبەرەوە زۆر بەسەرهات و زۆر شتی خۆش و ناخۆشمان بەسەرهاتەوە تا گەیشتوونەتە ئێرە یعنی گەیشتوونەتە ئەم تەمەنە و گەیشتوونەتە سەر ئەم پلەپایەکی ئێستا ئێمە تیاین زۆرمان بڕیوە مامۆستا پەرژین ئەوە خۆش ناخۆشم لۆ بڵێ بەخوای ناخۆشەکەەوە بوو من چووکە دایک و برایەکی گەنجم بە گەنجی ئەمری خۆیان کردووە طبعاً لە تەعزیەک دانیشتم خاتونێک هات براکەی ئەمری خۆی کردبوو طبعاً من چ جار بچمە تەعزیە و دایکی یا برای مرد بێ خۆم لەگەڵ صاحب تەعزیەکە زیاتر ئەگریم واللهی دەستی بە لەیلایە کرد طبعاً نییە
زۆر زەحمەت بوو من ئاوەستا بووم گوێم بۆ گرژنەکەوتی دەبەسە مامۆستا تۆ قورئان بخوێنەوتم تخوا لێی گەڕێن با دەردی دڵی بکە باوەڕ بکە لەو کاتی کە لەیلایەکەی کرد دەست بەجێ ئەگەی لە خۆی نەما کە ڕۆژی دوایتر من چوومەوە بۆ ئەوێ وتم لێکیوتی وەڵا ئاوشتیان بۆ واسیەوە لە خستەخانە تووشی نەخۆشی ئەوەی دڵ بووە لە عەسرەتی براکەی ئەجا لەو کاتەوە زۆر من ناوێرم بڕۆمە تەعزیە و کاتم ئەڵەم جارە پێشەکی کێتان بردووە گە دایک و برایە بە قورئان بە من مەڵێن بڕۆمە مامۆستایەکی تر بڵێن بەخوای تەحەمولێکی گەورەی ئەوێ ئەو دوانە زۆر ناخۆشە چکە لە لای من گەورەترین شت دایکە دووەم برا بۆ خوشک پشت و پەنایە یعنی لای من ئێستا من برایکی گەنجم کۆچی دوایی کردووە هەمیشە ئەڵێم مردنی براکەم دایکمی لە بیر بردمەوە مەگەر بەردی ئەلحەد براکەم لە بیر بەرێتەوە سەلامەت بی لەگەڵ مردووە ملایەکە مامۆستا دایک وەکو تەمەنە دووبارە نابێتەوە ئیلا ئەوەی دایکی لەدەستدا ئەو هەست بەو ئازار و بەو ناسۆرەی دەکا خاصە لە تەمەنێکی مناڵی یابی تۆ دایکت نەمێنێت زۆر زەحمەتە زۆر زەحمەتە تەمەنت مناڵ بێ تازە پێ بگەی یعنی تەمەنێکی مناڵی 11 ساڵی ئەو سەردەمەی ئێمە نەک ئەم جیلە زۆر زانن سەردەمی ئێمە زۆر فەقیر بووین هیچمان نازانی یعنی وەکو ئێستا نەبووین ئێستا الحەمدوللا مناڵەکانمان لە 7 ساڵی و هەموو شتێکە زانن بەس سەردەم ئێمە زۆر فەقیر بووین زۆر هیچمان نازانی بۆ تەمەنی ئێمەمانان لەو تەمەنەی 10 ساڵی و 11 ساڵی کە دایک بمرێ زۆر زەحمەتە زۆر ناسۆریە چێژی زۆر یعنی هەتاکەی تۆ سەرپی خۆت و شارەزابی چۆن دایکت مردووە چۆن بووە و چۆن ئاوا لێ تۆ زۆری پێچێت دەست خۆش مامۆستا سەلامت و خاڵێ مامۆستا پەریخان بەڕێزیشت ئەوی دێن مەسەلەن بۆ پرسیان بۆ مەلوت دەپرسی چیان مردووە ئەوچی مامۆستا پەرژین یان بەڵێ هەر دەبی بزانی لە بەروەی لە بۆ هەدیەکردنی فاتحەی ئافرەت جودایە و ئەی پیا و جودایە دەبی بزانین ئافرەت تە مردووە یاخود پیاوە بەڵێ مامۆستا پەریخان لە کاتی بڵێن خۆشی بڵێن واز لە پرسێ بینین لە کاتی مەولودی خۆشی و شتیوها ئەوانیش شتی داوا دەکەن یان مەسەلەن پێ دەڵێن ڕیتمەکەی سەریعکە ڕیتمەکەی سەبرکە بەڵێ ئای چۆن ئەرێ وڵا هەیە دەرێ مامۆستا ئەو سرودەمان لۆبرێ مامۆستاش مەولودەکەمان بەو شێوەی بی هەیە فەسلی دەداتێ هەیە دەرێ بە هەمووی بێکەوە بی دوایە ئاخری شیرینی و شتی تەوزیع دەکەین ئەوجا هەر یەکە بە نەوعی داواکاری خۆیان هەیە بەڵێ دەگاتە سرود و مەسەلەن شتیوا و مەقام و ئەوانە شوێنە بەڵێ بەڵێ ئەدی ئەگەر لەبەرت نەبی یان مەسەلەن ئەوە نەکردبی مەسەلەن شتێکی دی لە زیاتی دەخینە ئەگەر شتێک داوام لێ بکەن نەزانم زۆر احتیاجی ئاسایە دەرم نازانم چ سرودێک زیاتر داوا دەکرێت مەسەلەن لەو شتانە واللهی سرودەکان خۆی حەبیبی زۆر خۆشە بەلای خەڵکی هەولێر سرودی حەبیبی و خاستان سرودەکانی هەمووی ئاینیە بەسەر پێغەمبەرە و صلی الله علیه وسلم بەسەر مەکە و مەدینە و بەسەر حەجە و ئەو شتانەیە بەتەمانینە حەبیبیشمان پێشکەشکەن لەسەر پێغەمبەری صلی الله علیه وسلم کەمانجی ڕەمەزانی پیرۆزە بەبێ دەفتکە بەخۆم کە وەکو هەولێرێک بەخۆشم زۆر چێژی لێ دەبێت خەڵکی هەولێر زۆر حەزیان لە مەولودە و بە هەولێر بە مەولود بەناوبانگە طبعا یەکەم کەس کە سوڵتان مزەفەرەدین کە بە شێوەیەکی فەرمی لە هەولێری کردیە بە شێوازە کە تا ئێستا مێژوو باسی دەکات ئێستا بەردەوامە بیڵێن بەڵکە لەگەڵتان دەیڵێنەوە هەر بەس ینی بەس ئەوەکەی شەوەکەی پێبڕازینەوە بە ذکری پێغەمبەری صلی الله عليه وسلم حبيبي يا حبيب الله طبيب يا رسول الله شفيع من نور عرش الله محمد خير خلق الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله شفيعي نور عرش الله حبيبي يا رسول الله الله يا ديتو شادم بودني يا ديتو شفا بودني ناويتو ضلدها جيني ناويتو يا رسول الله الله حبيب يا حبيب الله طبيب يا رسول الله شفيع نور عرش الله حبيب يا رسول الله الله رفيقا
ئەرزوم وایە کە گیانم کەم بە قوربانی زمانەیەم شاد و ڕۆشنکەم بە ساڵاوات لێدان لە گیانی الله حبيبم يا حبيب الله طبيبم يا رسول الله شفيعم نور عرش الله حبيبم يا رسول الله الله حەزدەکەم دایم لالات بم میوانی دەرگە و ڕەوضەت بم حەزدەکەم دایم لالات بم میوانی دەرگە و ڕەوضەت بم داخلی نێو بەرەکەت بم لە لای تۆ یا رسول الله الله حبيبم يا حبيب الله طبيبم يا رسول الله شفيعم نور عرش الله حبيبم يا رسول يا الله. رسول الله اللهم صل على سيدنا محمد. دەست خۆش زۆر مەمنون زۆر سپاس. شەوەکە بۆی جوانتر و مبارەکتر دەبی بە ذکری پێغەمبەری صلی الله عليه وسلم. پەرژی خان بیرۆرەش دیم بژێرۆ لە هاوڕێتی مەسەلەن لەگەڵ پەریخان خان مەسەلەن شتە کاتە پێش ئێمە هاوڕێتیمان زۆر دەمێکە لەگەڵ مامۆستا پەریخان خوشکی گەورەی منە و ئوستازی منە ئینشاءڵڵا من هەرچیەک لە خۆم گەورەتر بێ لە مامۆستا قوڕان خوێنەکان بە ئوستازی خۆمەزانم و غەیری کۆمەڵی قوڕان خوێنانیش بامان شێوە مامۆستا کاوەیە مامۆستا سەید عەبدوڵایە مامۆستا فوادە ئەمانە ئێمە چکا ئێمە گروپی کۆمەڵی قوڕان خوێنانین هەم برایان و هەم خوشکانیشین بەسەراتی زۆر خۆشمانێک کاتێکە پێکەوە سەفرەمان کردووە کە چوینەتە دەرەوە بۆ زیارەتێک بۆ سەردانێک بۆ مەراسیمێک لەگەڵ مامۆستا پەریخانە تەنها لە تەکیوبانەکان زۆرتر یەکترێ بینین ئەویش ئەمان مەقام و تەکی خۆیان هەیە لە کەس نەزان تەکی مامۆستا خەلیفە سەید کوردستان کەس نەزانی ئێمە لەوێ زیاتر بە دەف و سرود و مامۆستایەڵی کەیلاکە بینیە لە مامۆستا سەری توێ لە مامۆستا سەری توێە لەمانەیە زۆر ئەومان خۆشە بەڵام زیاتر ئێمە کە کۆ بینەوە خۆت بزانی کە دائیمەن مەلایەکان مامۆستاپیا و مامۆستایژن کە خۆیان کۆبن و قسەی زۆر خۆشیان زۆر تایبەتیان هەیە ئێمە لەگە مامۆستاکانە قسەی زۆر خۆش و تایبەتمانەیە و جیاوازی لە خەڵکی تر لەبەری ئێمە هەم خوشکایەتی لە پێشە مرۆڤایەتی دوایی دینەکەمان دوایی خوشکایەتیەکەمان کوی کردوینەتەوە چکە هەتا مرۆڤ نەبی ناتوانانی دینداربی و تاکو دیندار نەبی ناتوانانی خوشکایەتی بکەیت چکە هەر سێ ڕیتمەکە بە ڕیزی یەکتریانە بێ تۆ ناتوانێت ئێمە زۆر قسەی خۆش و تایبەتمان هەیە لەگەڵ مامۆستاکانە بەس لەگەڵ مامۆستایە لەبەرەوەی کە قەدرگران زۆر لە من گەورەتر ینی لە تەمەن زۆر پێم شەرم بۆ کە قسەی سوعبەت و شتمە بێ بەس داواک نەبوو پێکەوە لە جێیەکی بن مەسەلەن شتە کات بیتە پێش بەخوای لەگەڵ مامۆستایە بەس لە تەکیە ناڵێم لە پرسەکان نالەمەوە بەس لە تەکیە بیرۆریەکی خۆتم بۆ بژێڕەوە بیرەوەری خۆم وەڵام من بیرەوەری زۆرە طبعاً هەمیشە ستایلی خۆمە گۆڕم کارۆمە دەرێت و لە مەولودەکان فەرقی هەیە لە تەعزیێش فەرقی هەیە و لە شوێنی کارەکەشم فەرقی هەیە بیرۆرێتەکان زیاتر لە سلێمانی نەم دەزانم زیاتر سلێمانێ زۆر دەمێکە لە هەولێرم زۆر دەمێکە لە هەولێرم بەس زیاتر لە سلێمانی بیرۆریەکان زۆرە خاصە لەگەڵ مامۆستا ئاواتە ڕۆژێکان دانیشت بووین طبعاً من نازانم بە کەوت کوشت نان بخۆم ناتوانم حەزم لێ نییە هەر عشاری خۆم بەدەست نانەخۆم نازانم بەخوای بە کەوت کوشت نازانم حەزم لێ نییە بە تەبیعەتەی تر حەزم لێ دەزانی بەس حەزم لێ بەدەست نان ئەوانە بێ نازانم چکا من تۆزێ نەوسنم دانیشت بووین لە مەولودێکی ماڵێکی زۆر ڕاقی و کیبار و ئەوانە کاتە سێری دەستیان کرد هەمووی چەقۆ و چەتاڵ و ئەو شتانە پێ بخوامیش بیرمە کردو خۆیان چۆن بخۆم چۆن نەخۆم وەڵامیش هەموو بەش دابشیان کرد خواردنەکان لە دوای مەولودا خواردن دابەشەکرێ وەڵام و خواردنیان دابش کردوتم تەواوت یاوتم دەبێ زەحمەتە و سینە بێنە بەردە من دەست کرد بە خواردنە چەند زروخیان لێگر و کاکە عیبە کاکە لێرە مەراسیمە وەدەم بەخوا من مەراسی بشتی وان نازانە بەدەست دەبێ ناتوانم بیخۆم ئەجە لەو کاتێ مەلاواتوان زۆر پێکەنیوتیان وەڵا هەم قورعان خوێنی هەم قسە خۆشی هەمیش يعني صفاتي خو بطبيعتي خوتي صفاتي خو ناغوري يعني هر او صفاتي خوتا نك بسيتا شوينك وخد نوعي ليكي تو بسيتا شوينك تر صفاتك هر خوتي صفاتك خو بدس داني شملي خو دايش بنزكار ما لسه سيري يعني كده مو فيها كان انا بس بزايد سونا وتم الله يبلا من عليه بدس فير كرا بخوا صفاتي خوشم ناغور تنال لما مطعم وخواردن اكيد تاني شي خوشتر دبي طبعا وسنتي والله تر ئەوان برنجیان بە چەنگالی دەخوارد و نازانم
آخر یاپراخ بە چەتاڵ خوراوە ڕەحمەتە لێ بێوتم وەڵا یاپراخ بە چەتاڵ نەخۆرە یاپراخ ئاوای لێ نەکەیت و نانەچی تیری نانێکی ئەدی تەشریف ماسی سەر و پێ ماسی لە کلکەکەی و دەست پێ بکەی بۆ لای ئەوەکەی دەبێتانیشی بە چەتاڵنا وەڵا وردە وردە شوێ شوێ دەردی عەرەبەکەوتی بۆی بڕۆ خۆتەوە بەدەست دەستت خۆش بێ و عافیەتت سپاس دەکەم مامۆستا فەریخان خان بەڕێزت مەسەلەن جار بووە لە مەولودێک شتێک یەکێک بێ مەسەن هەیە مەسەلەن بەشدار بووەوە دێ دەنجی ناخۆشە و دێ ئەرێ وەڵا زۆر لۆمان ئەوە بووە یعنی لۆماڕێک دەکەوی هەیە دەرێ بەس ئێستا بە حکمی ئەوەی ئەمری ئەوقاف وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی ئەو شتانە مەنع کردوەتیان تەنها قورئان خوێنە ئەوەی ڕێ پێدراوە بۆی هەیە ئەگەر کەسێ داوای کرد لاقیتەکەی مەدەنێستانە جاتمان بۆ لەو شتانە ئەرێ وەڵا جار وایە هاتێ مامۆستا و لاقیتەم دێ ئەو سعاتێک لاقیتەکەی زەفت کردی و ئەو شتانە و دەنجیشی ناخۆش بە خەڵکەکە گوتی مامۆستا تخوا لێ وەرگرەوە منیش پێم عیب بووە چۆن لێ وەرگرمەوە ئەو مایکەی لێ وەرگرمەوە هەتا خۆی دایتیەوە دەستەوانەیە قورئانەکەشی تۆ ناوەڵا هەیە قورئان تەواونیە هەیە دەنجی ناخۆشە تووشی ئەو مووقیفانە زۆر دەبینەوە بەس ئێستا بەس دەتانی بە خۆت حەلیکەی وە نیە مەسەلەن ناتوانم ڕووی کەسەکە بشتێن مایکەکەی لێ وەرگرم مامۆستا ژمارەی قورئان خوێنانی ئافرەت زۆرن مەسەلەن لە کوردستان بەڵێ زۆرە عەدەدیان تقریباً 200 تا 250 ئەوها دەبێ خۆت حەزت لە دەنگی چێ منشاویە مەسەلەن یعنی طریقەی عێراقیە یان کوردیەکان چێن هەیە مەسەلەن وەڵا حەزم لە دەنجی شێخ عەبدولباسطیە لەگەڵ سەعدی غامدی عەبدولباسط عەبدولسەمەدیش کوردە باسڵ کوردە ئەدی لە کوردەکانی خۆمان لە کوردەکانی خۆشمان قاری ئەبە ڕێزەکە هەمویان دەنجیان خۆشە ئەوە هەر هەمویان مامۆستا بەڕێزت لە قورئان خوێنەکانی دەرێ مەسەلەن ئەبوالعەینێن شوعشا بەواستەوەی کە من دایکم خوشکە شەهید بووە هەموو سێشەم و جومعانێگە چووە گۆڕستان هەر لە مناڵیمەوە گوێم لە دەنگی وەلید ئیبراهیم بووە زۆر حەزێکی تایبەتم بۆی هەبووە و بە سەختی ترین دەنگ لای من عەبدولباسطە زۆر یعنی پێی کاریگەرە بم و زۆریش ئەچێتە ناو ناخ و دڵ و دەروونم هەمووی داگیرەکات بەس چکە لە مناڵی و لەگەڵ دایکمەها هەموو سێشەمە و جومعەیەک عادەت بوو لە سلێمانی سێشەمان و جومعان ئەچوونە گۆڕستان بۆ سەردانی بڵێن براو ئازیز و شتەکانی لەبەری دایکی منیش خوشکە شەهید بووە هەموو سێشەمەیەک و هەینیەک ئێمە گوێمان لە وەلید ئیبراهیمە بوو لە طریقەی عێراقی لە گۆڕستان گوێمان لەو بووە و بەس وەکو خۆم لە چواری سەرەتاییەوە عاشقی دەنگی عەبدولباسطم یعنی ئەگە بڵێم عاشقی دەنگی ئەوم بەمانای کەلیمە عاشقی دەنگی ئەوم شێوازێکی زۆر جیاواز زۆر جیاواز و زۆری ژانی کاریگەرە کاریگەرە باش مامۆستا پەریخان باسی هاوڕێیەتیم لێ بکە کو وەسفی هاوڕێیەتی دەکەیت جوانی هاوڕێیەتی مەسەن لەو زمانەی کە هەندێک وشە و هەندێک بەها نرخیان نمایە بەداخەوە قسانە دەکەم بەڵێ وەڵا ڕاست دەکەی ئێستا نا بەس لە قەدیم و زمانەوە من کە هاوڕێم هەیە ئێستا شەر هاوڕێن یعنی ڕاستگۆیی و دڵسۆزی و ڕەوش جوانی و بەڵێ دەستە خوشکم زۆر دەستە خوشکم هەنا لە گچکەیەوە لە گەریان بووم چەندەها ساڵە هەر لە گەریانم قەت لێک عاجز نەبووینە ڕۆژێک لە بەروەی نە ئەو گۆڕایە نە ئەمنیش گۆڕایمە سیان پێدەرەی لێرانە دەستخۆشیان لێ دەکەم چاویان ماز دەکەم یەکیان ئەو مامۆستا خەلیفە کوردستانە کە خەلیفەمە بە مامۆستای خۆمی دەزانم و ئەمنی پێگەیان لە تەچێ و خانەقا دەستی ماز دەکەم و چاوی ماز دەکەم مامۆستا زومەیرانە مامۆستا ڕێزانە ڕێز و احترام هەیە لە بۆیان ئەوە چەندەها ساڵە بەیەکەوەینا مامۆستایەکان هەموو بەڕێزن بەس وەکو تێکەڵ لەگەر ئەوانە ئەگەرنا هەموو خوشتی منن هەموو چاوین و چاوی منن دەستە خوشکەکانی خۆ ئەوە بوو مامۆستا کوردستان و مامۆستا زومەیران و مامۆستا ڕێزان و ئەوانە بەبەردەوامی دەگەڕین مامۆستا بەرەو کۆتایی بەرنامەکەی دەڕۆین ئەو بە چەنووشەیەک وەسفی هاوڕێیەتیم لێ بکە هاوڕێ لای من کامیاوێکە هەموو کەس ناتوانێت تونیەتی خۆی پێ بشکێنێت لە بەرەوی گەورەترین و پیرۆستترین هاوڕێ من هاوڕێیەکمەیە تەمەنم لەگەڵی بەسەر بردووە
و هەتا ئێستاش کە بە غەریبی هاتمە هەولێر دەرگاکانی خۆیان بۆ کردمەوە لەبەرەو ناتوانم هیچ وەسێکم ئەڵێم هاوڕێ ئەو کانیاوەیەک هەموو کەس ناتوانێت توانێتی خۆی لێ بشکێنێت. زۆر جوانە دەستت خۆش بێ. زۆر سپاس. هەندێک دەنگ وشە دەچڕن و هەندێک گزارش لە ڕۆح دەکەن هەرچی هاوڕێتی ڕاستەقینەیە ئەوە نزایەکی بێکۆتاییە. تەندروست بن.